و بەردەوامبوونمان لەسەر ڕێکارە تەندروستیەکان بۆیە بڕیارمان ناوە کە لە دوای 1 ئەیلولی ئەم ساڵەوە هەنێ سێکتەر و بواری هونەری و کەلتوری هەیە لەژێر چەتری ڕێنمایی تەندروستی و خۆپارێزیە بیانکەینەوە بە تایبەتیکردنەوەی شانۆکان یان هونەرمەندێ بێوێت کۆنسرت بکات یان هۆڵەکانی سینەما و کۆمەڵێک بواری ترکە لە کاتی خۆیان ڕایەنەگەێنین بۆی بە هێواشی لەژێر چەتری بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە بتوانین ژیان ئاسایی بکەینەوە. ئەمە داخوازێکی پارێزگای سلێمانی بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە بۆی لە ئیستاوە خۆمان بۆ پاییز و زستانی داهاتوو کە مەترسی ئەوە هەیە پەتاکە بە شێوەیەکی قورستر بگەڕێتەوە ئامادە بکەین بۆی هەموو ئەو نەخۆشخانانە بەمەوە خەریک نەبن و بۆ ئەوەی ئەو مستافە پزیشکی کە هەمانە و سەرمایە مرۆیی هەمانە دابەش نەبن بەسەر نەخۆشخانەکانە پێشنیازی ئەومان کردووە کە هەوڵ بین نەخۆشخانێکی تایبەت بە کۆرۆنا دروست بکەین بە 200 یا 300 تەخت بۆی بتوانین ئەو خزمەتگوزاریە تەندروستی و چارەسەرکردانی تیا جێبەجێ بکەین.